هەر لە خولی ناوی کوردستانیانەی دەربەندیخان لە یاریگای خۆی و بە ئامادەبوونی هەندێکی زۆر بەرامبەر پێشمەرگەی سلێمانی تووشی شکست بوو. سەرەڕای فشاری هەردوویانە بۆ سەر گۆڵی یەکتر بە تایبەت دیانەی خاوەن یاریگا، بەڵام یاریزانان هەردوویانە نەیانتوانی گۆڵی پێشکەوتن تۆمار بکەن و گێمی یەکەم یاریەکە بە خاوێنی کۆتاییات. لە یەکەمی دووەم یاریەکەدا پێشمەرگەی سلێمانی سوودی لە فشاری دەرونی یاریزانانی خاوەن یاریگا بینی و توانیان لە خولەکەکان 82 گۆڵ لە ڕێگەی دژوار کاکە و سالا حسێنەوە تۆمار بکەن و لە یەکەم یاری کۆمەڵەی دووەمی خولەکەدا بە 3 خاڵەوە بەرەو ناوەندی شاری سلێمانی بگەڕێن. بەدەستێنانی 3 خاڵی یاری لەم یاریگایە کەمێک ئەسەمە بۆ یانەکان لەبەرەوەی یانەی وەرشی دەربەندیخانیانەیەکی بەهێزە. دوای ئەوەی ئێمە سواز بۆ خواشکە چەند گۆڕانکاریە کراوە لە فێقەکەمانە و ئەتوانم بڵێم یاریزانەکانیش بە ڕۆحێتێکی بەرزترەوە لەم قۆناغی دووەمە هاتوونەتە پێشەوە. ئەمانەوێ ئیشاءالله لە خۆمان حازرکەین بۆ یاریەکانی داهاتوور بۆ ئەوەی یەکێک بین لە ڕیزبەندی پێشەوە لە قۆناغی دووەمی خولی نایابی کوردستان ئینشاءالله. ساڵانی پێشوو ئەم یاریگە ناونرا بۆ دۆزدە یانەکان، بەڵام ئێستا بۆ بەهەشتی یانەکان بەداخەوە زۆر یانە لە ئاستی پێویستانینەوە بۆ پێنجەم یاریەوە بزانم لە سەرێک شکستێکی زۆر بە جیاوازی 2 گۆڵ 3 گۆڵ لە ساحەی خۆتا بدۆڕێ زۆر جێگەی پرسیارە. جاران هاندران خۆیان کۆمەکی یانەکانە کرد بۆ موچە بۆ پێداویستەکان بۆ هەموو شتێ، بەڵام ئێستا لە سایی سەرۆکی نادیوە کێشەی موچەشانێ کێشەی داراییان نیە، نازانم زۆر سەیرە. ئەوە تا ئەمڕۆ لە پاداشی دۆڕانەکەیانە هاندەرەکان بە چاپڵە پێشوازیان لە یاری براوە کرد. ئەمە جێگەی پرسیارە ئەبێ هەستکە بە بەرچایەتی بۆ یاریەکانی داهاتوو.